غەرب ناتوانێت ئیسلام بدا بە عەرزە لەبەر ڕقی زۆر لە ئیسلامەکەی. چونکە سەیری کە غەرب لە سێ سەرچاوە بۆ میلەتان هاتووە. فکرێکی فەلسەفی کە 50 مەدرسەی فەلسەفی زۆرتر هەیە، هەر 50 ساڵ و جارەگەی گۆڕ لە فکری ئەرستۆوە بۆ سروشتیەکان، بۆ ئەوانەی وتیان ئاو ئەسڵە، ئەوەی وتی هەوا ئەسڵە، وتی ئینسان ئەسڵە، ئەنجا دوای بۆ فکری دینی زەمەنی 1000 ساڵەی مەسیحێتی، ئەنجا بۆ فکری ئەم 300 ساڵەی ئەخیر هەرچی ئەهات ئەوی تری پێشووی ئیلغا کردو. فێختە کە هادوتی ئەسڵ ڕۆحە، شۆبنهاوەر کە هادوتی نا ئەسڵ هەستە، هێگڵ هادوتی نا ئەسڵ عەقڵە، مارکس گاڵتەی بە هەمویان کردوتی ئەسڵ مادەیە. لەبەرەوە غەرب ناتوانێت لەسەر یەک فکرێکی فەلسەفی بوەسێت، چونکە هەر عەتای ئەو خەڵکەیە، هەر کەسێک دێ ئەوی تر خاتە کەنارەوە. ئەمە وەکو فەلسەفە. دووهەم وەکو فکری سیاسی لە فەلسەفەکانەوە نەهاتوە، فەیلسوفەکان لە مەلیکەکانیانەوە هاتوو. ئەوەی لە مەلیکەکانیانەوە هاتوو ئیبداعی عەقڵی خۆیانە چۆن سیستم دروست دەکەنەوە، هەتا زەمەنی حیزبایەتی بڵێ تا ئەم 200 ساڵی ئەخیر یا 300 ساڵی ئەخیر. ئەخلاقیش لە کەنیسەوە هاتووە کە ئێستا ئەخلاق لە کەنیسەوە نەماوە، ئەخلاقی سەرمایەداریە. سەیری ئەم سێ نوختەیەکە: فکری فەلسەفی بۆ لێکدانەوەی ئینسان و گەردون و ژیان، فکری سیاسی بۆ تەوجیهکردنی کۆمەڵگە و دەوڵەت، فکری قیەم و ئەخلاقی بۆ پاراستنی تاک و کۆ خێزان. ئێمە لە ئیسلامە لە یەک شوێنەوە هاتوو، لە یەک قول وەڵا وەحەدەوە هاتوو. بۆیە ئەو داماوە بەدەست ئێمەوە. ئەو وەختەی فکری فەلسەفیمان مناقەشاکەن ئەڵێنەوە ئیبن ڕوشد، کە ئەڵێ سیاسەت ئەڵێنەوە ئیبن ڕوشد کە وەزیری عاضد بوو، کە ئەڵێ ئەخلاق ئەڵێنەوە ئیبن ڕوشد و مەدرسەی ئەخلاقیەکەی، کە ئەڵێنەوە ئیمامی غەزالی ساڵی 505 هیجری مردووە 900 ساڵ لەمەوە پێش، ئەڵێنەوە ئیمامی غەزالی فەیلسوفە. ئەوە ئیمامی غەزالی منەظیرە، 7 مجلد کتێبی لە فقی شافعی هەیە. ئەوە ئیمامی غەزالی صاحبی نەظەریەی تەزکیەی نەفسە لە ئەحیا علوم الدین. غەرب ئێستا کە دێ بۆ ئیسلام دەرەقەتی ئەم ئیسلامە نایە، بۆیە ئێستا وەندە دژایەتی ئێماکەن. باز ئەوان باسەکرێ ئێستا لە ئەوروپا زۆر باسیەوە کرێ، ئەڵێن هەندێک لە سیاسیەکان و ڕۆشن بیرانی ئەوروپی پێیان وایە کە هەڕەشە گەورەترین هەڕەشە لە دوای نازیسم و کۆمۆنیسم ئیسلامیسمە، ئیسلامیسمە. لەبەر ئەم نقطە فکریەیە. ئەجنا سەیری کە قیاسی هەر یەکێ لەوان ئەو سیانەی کە ئەیکەن. غەرب بڵین سەرمایەداران یا دیموکراسیان وڵاتی دیموکراسیەکان لەگەڵ کۆمۆنیستەکان بوو بە یەک نازیاندا بەعرزە، وایە؟ دوای غەرب هەمویان بوونەوە بە یەک کۆمۆنیستیاندا بەعرزە. هەر غەرب ئێستا ئەوێ ئیسلام بدۆزێتەوە بۆی ئیسلام بدا بەعرزە. بەس لەبەرەوەی دەرەقەتی ئیسلامەکە نایە، ئەڵێ ئیسلام وەکو ئەم دوانە وایە، بەس ئەم دوانە هەمووی حرەکاتی خوێن ڕێژن. ئەم دوانە بەلایانی کەمەوەیکی 20 ملیۆن ئینسانیان کوشتووە، 30 ملیۆن ئینسانیان کوشتووە. ئەو ئەوێ ئیسلام بێنێتە شوێنی ئەمانە ناشتوانێت. لەبەرەوەڵە باشە ئەو ئیسلامی تۆ ئەوەندە لێمانە ترسێنی، ئەم ژنە محەجەبەیە. 100,000 مسلمان کوژران لە پێناوی پاراستنی فەڕەنسا لە حەربی عالەمی دووەمە. ئەم کچە محەجەبەیە هەر کچی ئەو زابطەیە کە خەڵکی ساحل العاجە لە ماڵەوە دانیشتو تەقاعودی بەرەگری. یعنی ئێمە بۆچی لە جێی پیاوەتی باوچیە کە زابطەیەک بە خۆ بن بلای زابطێکی زمانی فەڕەنسیەکان بوو، جێشی فەڕەنسی کە بوو بە ڕێز جمهوری جەزائیریش. باش ئێستا کچێکی ئەو محەجەبە بێ داوەشی نەبوو عەلمانیەتی ئەوروپی نەتوانێت احتیوای ئەم حیجابە بکە. ئەمان لەبەرەوەی ناوێرن کورت و مختصەرە لە حەزارەتەکەمان لە بندەست دەرەهێنن. ئەڵێ ئیسلامیەکە ناتوێتەوە، ئیسلامیەکە قابلی گۆڕان نییە، دوای ئیسلامیەکە سادقە کە دێتە پێشەوە ئیسلامیەکە لە نازی و لە کۆمۆنیستی ڕازگۆتر. دوای هەڵگری فکرەکە ناتوێتەوە. یعنی هەر ئەوەندەیە بوو بە ئوسولی بۆ کوشتن ئەوەندە ئاسانە هەر بە گوێ خوێنەڵە جیهاد فی سەبیلیلlah سیارەیەکمانە ناوە جەنابەت دەتوانی بڕێ بۆ بەهەشت بەسەر لاشەی یولاندس پۆستن؟ ئەڵێ بەڵێ بەسەر. ئاسانە تەوزیف ئەکرێتەوە. ئەوان لە هەموو شتێکی ئەم ئیسلامە ترساون، لە فکری، لە حرەکەتی گۆڕانکاری، لە ئاراسەکردنی کۆمەڵگەکەی و لە پەروەردەکردنی تاکەکان تەوزیفی تاقەکان.